from Nepal. I'm from Nigeria. I'm from Afghanistan. بەیانیان بە قەڵەباڵغی لە ئەپارتمەنتەکانی پارکڤیو گاردنز لە شاری ریڤەردێل لە ویلایەتی مێریلاند دەست پێ دەکا. زیاد لە نیوەی ئەو 600 ئەپارتمەنتەی لەم شوێنەدا هەن لەلایەن پەنابرانەوە بەکرێگیراوە کە لە شەڕ و ئاژاوە لە سەرانسەری جیهانەوە هەڵاتون. زەبیح الله زەکیر کە بۆ دەستگای USAID لە ئەفغانستان کاری دەکرد لەگەڵ هاوسەرەکەی لە ساڵی پارەوە هاتوونەتە ئەمریکا. ڕۆژی ئاسایش لە ئەفغانستان ئەوەندە باش نەبوو بەتایبەتی چونکە کارم بۆ ئەمریکایەکان و سەربازانی ئەمریکی دەکرد. ژیانمان کەوتووە مەترسیەوە. ڤیزەی هاتنمان بۆ ئەمریکا بۆ دەرچوو. مانل چاوێن و خەڵقی عێراق خۆی و خێزانەکەی بۆ 10 ساڵ لە ئۆردوگای پەنابەران لە ئۆردۆن بوون بەر لەوەی ڤیزەی ئەمریکای بۆ دەربچێت. بەهۆی خراپبوونی ڕەوشی وڵاتەکە و میلیشیاکانی داعش گرفتی زۆر لە ئارادا بوون. مان 4 ساڵ لەمەوە بەرگەیشتۆتە پارکڤیو گاردنز بە یارمەتی ڕێکخراوێکی نیشتەجێ بوون. دەیڤد ماندک بەڕێوبەری پارکڤیو گاردن 30 ساڵ لەمەوبەر دەستگایەکی مرۆیی کاری لەگەڵ حکوومەتی ئەمریکا دەکرد داوایان لێکرد یارمەتی بدات لە دۆزینەوەی ماڵ و شوێنی حەوانەوە بۆ پەنابەران. لەو ساکۆ یارمەتیان دەدەم هەوڵیان دابوو شوێنی تر یارمەتیان بدەن منیش هەوڵمدا قەنەعەت بە خاوەن ئەپارتمانەکانی تر بکەم شوێنی پەنابەرەکان بکەنەوە هیچ کەسێک ئامادە نەبوو بۆیە بەردەوام بووم لە کارەکەم. زمی شابوو سەرپەرشیاری ئەپارتمەنتەکان یەکێکە لەوانەی 18 ساڵ لەمەوبەر لە شەڕ لە کۆزۆفۆ هەڵات بوو. سەرەتای هاتنیان هەمویان سەر لێ شێوا بوون بۆ من کارێکی ئاسانە پێیان ڕابگەێنم هێور ببنەوە چونکە منیش وەک ئێوە بووم و لێتان تێدەگەم بە چ ڕەوشێکدا ڕەت بوون. تەنانەت پەنابەران بە خۆڕایی فێری زمانی ئینگلیزی دەبن لە پارکڤیو گاردنز. شەریف علی شافی لە ئەمریکا لە دایکبووە و لە پارکڤیو گاردنز دەژی. دەرفەتی ئەوم بۆ ڕەخساوە ئەو هەموو خەڵکە جۆرا و جۆرە ببینم. بەداخەوە ئەو ڕەوشیان بەسەر هاتووە بەر لەوەی ڕوولێرە بکەن. پێم وایە دیمەنێکی جوانە لەو دەمەی چاوم بۆ هەموو ڕەنگ و سمانە دەکەوێت و بۆنی خواردنی جۆرا و جۆر کە لە ئەپارتمانەکانیانەوە دێت. سەرەڕای بەرەنگاریەکان زۆربەی پەنابەران گەشتبینن. ئەم وڵاتە زۆر شتی پێبەخشیوین. ئێستاکەش ئاراستەیەکی نوێم گرتوۆتە بەر بۆ بەرەو پێشچوونی ژیانم و خێزانە خنجیلانەکەم تا بە کاروانی سەرێکی ئەم وڵاتە بگەم و لە ئاستی خۆمەوە بتوانم یارمەتی بدەم.